بەناوی خوای گەورە و میرەبان خۆشحاڵم لە بەرنامەیەکی تری پەروەردەی تایبەت لە شاری هەولێر لە سەنتەری باهۆز لەگەڵتانم. ئیمڕۆ درێژە پێدەری بەرنامەکانی ترمان دەبێت لە بەرنامەی پێشووتر باسمان لە پرۆگرامە جیهانیەکانی ڕاهێنانی منداڵانی تایبەت کردووە، وەک پرۆگرامی پێکس یاخود پرۆگرامی لۆڤاز یاخود پرۆگرامی ئەیبڵز. ئەمڕۆژ باس لە پرۆگرامی تیچ دەکەین، ئەو پرۆگرامەی کە ڕێنمایی زۆر گرنگی تێدایە هەم بۆ ڕاهێنەر هەم بۆ خێزانش، چۆن کاتێک خێزان بیەوێ ژینگەی ماڵەکەی بڕەخسێنێت بۆ ئەوەی منداڵەکە قۆناغ بە قۆناغ ژینگەی ماڵەکە بەکاربهێنرێت بۆ کاتی ڕاهێنانکردنی. بەو واتای گەر منداڵێک هەموو کردارەکانی ڕۆژانە ئەنجام بدە یاخود خێزانەکە پێی ئەنجام بدە بۆ واتای پێویستیکە بە هاوکاری خێزانەکە بێت، بەڵام چۆن ئەم ژینگەی ماڵە بڕەخسێنین کە لە کاتێکدا هەم جێبەجێکردنی فەرمانی منداڵەکە بێ، هەمیش وەکو جۆرێکی ڕاهێنانکردن بێ. مامۆستا خەدیجە کامەران درێژە پێدەری ئەم بابەتەوان بۆ دەکات. دڵنیام بەرنامەیەکی زۆر تایبەت و پڕزانیاری دەبێت، تایبەت بۆ خێزان زایدەم بۆ ڕاهێنەری باوەڕێکی. سڵاوی خۆی گەورەتان لێبێت مامۆستا گیان. سڵاوی خۆی گەورەتان لێبێ، بە خێراتتان دەکەم و دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم مامۆستا ئاسکە، هیوان بەردەوامیتە. زۆر سپاس. پێش هەموو شتێکی سپاس و ماندووبوونت، پێم بێ ماوەیەکی زۆرە خەریکی ئامادەکاری کەرەستەوە ئاساییە گرنگ ئیستفادەی هەبی و خێزانەکان بتوانن سوودی لێ وەربگرن. دەستان خۆش بێخوا. مامۆستا گیان پێش هەموو شتێک بەس ناساننێکی زۆر کەممان بۆ پرۆگرامەکە پێ بکەین اینجاکان دەچین ناو دەکارێکانەوە. زۆر باشە. ئەگەر بێت و باسی تیچ بکەین، تیچ پرۆگرامێکی جیهانیە کە یارمەتیمان دەدات بۆ بەرەو پێشچوونی ڕاهێنانەکانمان و یاخود ئەو فێرکاری کە بە خۆمان دامانەیە و تایبەتە بە کەسانی دەستنیشانکراو بە ئۆتیزم و منداڵانی خاوەن پێداویستی تایبەت. تیچ پشت بە ڕێکخستنی ژینگە دەبەستێت بۆ ئەوەی کە کارەکان ئاسانتر ئەنجام بدەن و هەروەها منداڵەکە کەمتر پێویستی بە یارمەتی بێت. زۆر باشە. مامۆستا ئەم کەرەستانە هەست دەکەم کەرەستەی زۆر تایبەتی هەیە، یەک بە یەک یاخو هەنگاو بە هەنگاو چوونە ناو پرۆگرامەکە و چۆن دەست پێ بکەین و هەر کەرەستێکی کە لەبەر دەستماندا پێم خۆشە ئەوەندە ورد و ڕوونی بکەینەوە بۆ ئەوەی ئەمە وەکو دەورەیەک بێ، وەکو خولێکی بەهێزکردن بێ بۆ خێزانەکە. زۆر باشە. لە تیچ 5 بەشی ڕێکخستنمان هەیە، واتە دەتوانین ئەگەر ژوورێکمان هەبێ تایبەتی بکەین بە تیچ بە پێی پرۆگرامی تیچ ئەم جوورە دابش بکەین. 5 بەشی ڕێکخستنمان هەیە. یەکەمیان ڕێکخستنی شوێنە. مەبەست لە ڕێکخستنی شوێن ئەوەیە بزانرێت منداڵەکە لەکوێ چی دەکات بۆ ئەوەی کارەکەی لە لاڕوون بێ، ئەو فرمانەی لە لاڕوون بێ کە ئەتو پێی دەڵێ. لە ڕێکخستنی شوێن پێش هەموو شتێک ئێمە دەبێت ئەو ڕوژێنەرانە کۆنتترۆل بکەین کە منداڵ پێی تێک دەچێت. بەنمونە تۆی ڕاهێنەر یاخود تۆی دایک تۆی باوک دەزانی کە منداڵەکەت بە چ شتێک تێک دەچێت، بە تایبەتی منداڵی ئۆتیزم. بەشێک لەو منداڵانە دەکەونە دۆخێک کە پێی دەگوترێت مێڵداون. مێڵداون حاڵەتێکە تێیدا مرۆڤ تووشی ناجێگیری هەستەکان دەبێت. بە تایبەتی ئەوە لە ئۆتیزمدا زۆر ڕوو دەدات کە منداڵەکە لە پۆرتوشی گریانێکی زۆر دەبێت، تووشی تێکچوونێکی زۆر دەبێت و لە حاڵەتی مێڵداون دەتوانین منداڵ بە کۆمەڵێک شت حاد بکەینەوە کە یەک لەو شتانە کە ڕوژێنەرەکان ڕێک بخەین. بنمونە ئەگەر منداڵەکە دەزانی کە بە ڕووناچی زۆر تێک دەچی، بە گڵۆپی زۆر تێک دەچی، دایکەکە کەمێک لە ڕووناچیەکان کەم دەکاتەوە یاخود دەتوانێت بە پارچە پەڕۆیەک یاخود لەزگەیەک گڵۆپەکاندا بپۆشێت لە ئەوەی شەوقی گڵۆپەکان کەمتر بێ و منداڵەکە کەمتر تووشی تێکچوون بێ. بنمونە کە دەزانی منداڵەکە بە ژاوەژاو تێک دەچێت یاخود بە دەنگەدەنجی زۆر تێک دەچێت، دەتوانن سوود لەم هێدفۆنە وەربگرن هەر کاتێک کە زانیت منداڵەکەت دەنگەدەنجی زۆر هەیە یاخود دەی بێ شوێنێکی قەرەباڵغ، دەتوانین ئەم هێدفۆنەی لە بۆ دابنی کە کانسڵ نۆیزەوە تا ژاوەژاوەکە کەم دەکاتەوە کە زۆر ئیستیفادەی لێ دەکەن. لە ڕێکخستنی شوێن ئێمە ژوور دابەش دەکەین لە بۆ 4 بەش مامۆستا. بەشی یەکەم گۆشەیەک دەبێت تایبەت بە فێرکاری. بنمونە دایکەکە دەتوانێت مێزێکی لەو شێوەیە یاخود شوێنێک تایبەت بکات بۆ منداڵەکە، ئەو فێرکاریە یاخود ئەو کەرستەیی لێبێت کە ئیشی پێ دەکات. مێزێک و کورسی و کەرستەکە بنمونە دەوێ ئیشی تەرکیزی لەگەر بکە بەو کۆمەڵە پەزڵێ شوێنەکە تەرخان دەکا و
پازڵەکە دادنێ لەسەر مێزەکە ئیشی خۆی دەکات و شوێنێکتکە دەتوانین شوێنی یاری بنمونە لە شوێنی یاری دەتوانی سوود لە ئایکۆنێکی لەو شێوە وەربگری منداڵەکە بزانێ ئەوە گۆشەی یاریکردنە و ئەو یاریانەی لێدابنەی کە منداڵەکە حەزی لێ دەکەم. زۆر باش مامۆستا قەتەوێت بکەم لە بەشی یەکەمدا شوێنی ڕاهێنان بۆ نمونە سەنتەرمان هەیە کە ڕستی ڕاهێنان بۆ منداڵەکە دیاری دەکرێت بۆی هاوکاری سەنتەرەکە بێت یعنی بتوانێت ئەو ڕاهێنانی کە لە سەنتەرەکە پێ دەکرێت خێزانەکەش هەمان ڕاهێنانی پێ دووارە مەرجە ئەو شوێنە هیچ شتێکی وروژێنەری لێ نەبێت یعنی بەس تەنها کە ڕستی ڕاهێنانەکە لەبەردەستدا بێت. بەخۆی ئامانجی سەرەکی تیچ ئەوەیە ژینگەکە لە بۆ منداڵ بڕەخسێنی لێرە دەتوانیت ئەو شوێنەی گۆشەی ڕاهێنان کە باسم کرد مێزەکدادنە یاخود کورسیەک بە تایبەتی لە بۆ ئەو منداڵانی کە تەرکیزیان زۆر پەرتە یاخود ئەو منداڵانی کە فرە جوڵە و کەم تەرکیزن هەر دەتوانی بە تێپێک شوێنەکە جیا بکەوە و یەک ئایکۆنی لەسەر بدەیت کە شوێنی چاڵاکی تاکە کەسیە بەم شێوەیە لەوێندەری دەدەی و ڕۆژانەکە ڕاهێنانەکەی لەگەر منداڵەکە دەست پێ دەکەی ئێستا کاتی فێرکاریە و هەموو ئەو سەرنجپەرتکارانە لەوێندەر لا دەدەی بنمونە دەزانی منداڵەکە ئەگەر خواردنی ببینی کارەکەت لەگەڵ ناکە یاخود کۆمەڵک یاریەکە منداڵەکە بیبینی لەوانەیە تەرکیزی بڕوە لەبەر ئەوە وا باشترە کە شوێنەی تایبەت بەڕاهێنانکردن هەبێت. زۆر باشە لە دوێ قۆناغی ئەو مامۆستاگیان یەک لە گۆشەی دیکە دەمانەوە باسی بکەین گۆشەی یاریکردنە بە هەمان شێوە لە گۆشەی یاریکردن ئەو شتە دادنەی ئەو یاریە دادنەی کە منداڵەکە پێی خۆشە و هەر کاتێک ویستی دەچێتە ئەوێ یاری دەکات ئەوە وا لە منداڵەکە دەکات کەم منداڵەکە بزانێ ڕۆتینێکی هەیە دەتوانانی لەوێندەر یاری بکە و لەوێندەر پشووەر بگرێ. وەیە یەکێک لە گۆشەکانت کرد گۆشەی نان خواردنە بەرمونە دەتوانی مێزێکی نان خواردن و لەگەڵ کورسی و مڵاک و قاپ و خواردنەکەی لە بۆ منداڵەکەی دابنێ هەتاوەکو بە ئاسانتر بتوانی فێری نان خواردنی بکەی منداڵەکە شوێنی تایبەتی خۆی هەبێ بە هەمان شێوە لەوێندەریش زۆر باش دەتوانین سوود لە ئایکۆنی وێنەی وەربگرین کە شوێنی نان خواردنە یاخود وێنەیەک بێ کە منداڵک بی نانی بخوات لی دابنێ زۆر باشترە. یەکێک لە گرنگترین گۆشەکان کە دەمەوێت ئاماژەی پێ بکەم گۆشەی ئارامیە کام کۆرنەر خێزانەکان دەتوانن شوێنێکی لەم شێوەیە دروست بکەن کە بنمونە ئەگەر ڕێک وەکو ئەوەش نەبێ بەس دەتوانن بە پارچە پەڕۆیەک جیای بکەنەوە لەم گۆشەی ئارامیە پێویستە کۆمەڵک شت هەبی کە دۆشەکەیەکی نەرمی لێبێ لەگەڵ گۆشەیەک و وا باشترە سەرچەف یاخود بەتانیەکی نەرمی لێبێ هەر کاتێک کە منداڵەکە تووشی ئاڵەتی تێکچوون بوو یاخود دەزانی کە منداڵەکە لە ڕاهێنان ماندوو بووە یاخود لە سەنتەر گەڕایتەوە یاخود لە قوتابخانە گەڕایتەوە منداڵەکە هیلاکە دەتوانی لە گۆشەی ئارامی دای بنێ و زۆریش ئیستفادەی دەبی. گۆشەی ئارامی وا باشە چەند کەرستەیەکی تێدا بێ کە منداڵ پێی هات دەکاتەوە مامۆستا بنمونە بە تایبەتی لە ئەو منداڵانی کە فرە جوڵەنە کەم تەرکیزن دەتوانی بەو کەرستانە دای بنی شوێنی و هەم هادئی دەکاتەوە هەمیش ئیستفادەی لێ دەکەی یاخود ئەو جۆرە تۆپانە سترێس بۆڵ کە منداڵەکە یاری پێ بکات زۆر ئیستفادەی لێ دەکەی بە هەمان شێوە دەتوانی سوود لەم کەرستانەوە وەربگری. لەوانەیە کە هەندێک لە کەرستەکان زۆر سادە بن بەڵام لەو کاتێدا کە منداڵەکە تووشی حاڵەتەکی تێکچوون بووە زۆر ئیستفادەی لێ دەکات. زۆر باشە ئەمەشان دەتوانێت هەم منداڵەکە لێوەربوونەوە بێت تەرکیز بێ هەر بتوانێت وەکو هۆکارێکی ئارام بوونەوە هۆکارێک دەربازبوون لەو نائارامی کە هەیەی بەکاری بێنێت. ئەوانەش بە هەمان شێوە سترێس بۆڵن و زۆر شتی تێدایە کە منداڵەکان حەزیان لێ و ئیستفادەی دەبێ. منداڵ هەیە حەزی لەمەیە کە نەرم و بەکارهێنانی ئەوەیە بەڵام منداڵیش هەیە حەزی لەم زبر و تووتر بەکارهێنانی و بەپێی منداڵەکان ینی هەر کەس کە منداڵی خۆی دەناسی دەزانی حەزی لە چیە دەتوانی ئەو کۆمەڵە کەلوپەلەی لەو گۆشەی لە بۆ دابنێ لە ئەوە یارمەتی دەریبی و ئەوەی گرنگە ینی هەرتا ئەگەر نەتوانی شوێنێکی ئەو هاشی لە بۆ دابین بکەی
دەتوانی یەک خێمەی بچووکی لە بۆ دابینکەی هەمان کەرستە دۆشەکەچی نەرم لە ناو خێمەکەی دابنێ و هەر کاتێک کە زانیت پێویستیتی ئەو منداڵە لەوێ دابنێ. زۆر باشە. ئەمەیان شتێکی پێویستە پێم وابێ یەکێکە لە ضرورەتەکان کە خێزان بیکە بەتابەتی بۆ منداڵانەی کە زۆر زوو میزاجیان ینی نائارامەیەک لە ناکاو ڕویان تێرەکە بەڵام دەکرێت بە یەک پاڵپشتیکردنی کەرەستەیەکی زۆر سادە منداڵەکە ئارام بکرێت. ئەکێت و ئەوەی گرینگە لە ڕێکخستنی شوێن منداڵەکە دەزانێت داوای چی لێ دەکەی، منداڵەکە دەزانێت لە هەر شوێنێک چ بکات لەبەر ئەوە بە 4 گۆشەی جیاواز دەتوانی شوێنەکانی خۆت ڕێک بخەی و کار لەگەر منداڵەکەت بکەیت. دوای گۆشەی ئارامی مامۆستا یەکە چتکە لە ڕێکخستنەکانمان بەکارهێنانی وێنەیە واتە وێنە و ڤیژوال. منداڵی ئۆتیزم بە زانیاری بینرا و باشتر تێدەگەن. یەکە چیدی لە ڕێکخستنەکانمان بەکارهێنانی وێنە و ڤیژواڵە. هەروەک دەزانین منداڵانی ئۆتیزم و منداڵی خاوەن پێداویستی تایبەت بە زانیاری بینرا و باشتر تێدەگەن. بنمونە لەوانەیە بە منداڵێک بڵێ دابنیشە، زۆر زەحمەت بیکە ئەو منداڵە تێبگات ئەو فەرمانە بەجێ بگەینی، بەڵام ئەگەر بێت و ئایکۆنێکی لەم شێوەی پیشان بدەیت ئایکۆنەکەی پیشان دەی و لە هەمان کاتدا بەزارەی پێی بڵێ دابنیشە، ئەوە زۆر یارمەتی دەرت دەبی و منداڵەکەش ئاسانتر تێدەگات. و لە بەکارهێنانی وێنە و ڤیژواڵ بنمونە لە کاتی فێرکردنی شتێکە ئەتوی دەتەوێت منداڵەکە فێری جلگۆڕین بکەی یاخود دەتەوێت فێری پێڵاو لە پێکردنی بکەیت، دەتوانی بە هەمان شێوە بە وێنە ستێپ لە بۆ ڕوون بکەی و پیشانی بدەیت. بنمونە ئەوەی کە لە لای منداڵەکان گرنگترین شتە سەرەتا لەگەڵی دەست پێ بکەیت بەکارهێنانی توالێتە بەسەر بەخۆی. دەتوانی بە هەنگاو لەگەڵی بی فێری بکەی و یەک بەیەک لە بۆی ڕوون بکەیەوە فێری بکەی نەوەک تەنها بەزار یاڵا پانتۆڵەکە دابنیشان ئەگەر بەوێ نەبی منداڵەکە ئایکۆنەکە ببینی زۆر باشتر تێدەگا و دەتوانی ئەم پرۆگرامە لە توالێت هەڵبواسی و هەموو جار کە دەچی منداڵەکە پیشانی بدەی و ئیشی لەسەر بکەیت. یاخود دەمانەوێت منداڵەکە فێری جلگۆڕین بکەین بە هەمان شێوە لە ڕێگای وێنەوە منداڵەکە ئاسانتر فێر دەبێت. بەشێک لەو منداڵانە کۆمەڵک ڕەفتاری هەڵەشەیان هەیە یاخود دەتوانین بڵێن کۆمەڵک ڕەفتاری هەڵەیان هەیە کە دەبتە گرفت لە بۆیان و گرفت لە ژیانی ڕۆژانەیان دروست دەکات. بە هەمان شێوە ئەوەش دەتوانی لە ڕێگەی دروستکردنی خشتەیەکی لەم جۆرە. بنمونە بەشێک لە منداڵەکانمان هەیە کە کۆمەڵک ڕەفتاری هەڵەشەیان هەیە یاخود ڕەفتاری هەڵەیان هەیە، دەتوانی خشتەیەکی ئەوها لە بۆی هەڵبواسی ئەلێرە بنمونە لە بۆ منداڵەکە ڕوون دەکەیەوە لێدان لە خوشکەکەت هەڵەیە هەر بەوێنە ینی منداڵەکە بە ئاسانتر تێدەگا و بە ئاسانتر دەتوانێت جێبەجێ بکە. بنمونە قژڕاکێشان هەڵەیە یاخود تێکدانی یاریەکانی هاوڕێکەت هەڵەیە. ئەوانە دوو پرۆگرامن کە دەتوانێت استفادەی لێ بکەیت. ئەمەش کارە دروستەکانە لە بەرامبەریدا بنمونە ڕاهێنانکردن لەگەڵ دایک یاخود لەگەڵ مامۆستا کارێکی دروستە. فڕێدانی پاشماوە لە ناوچەنەکەی خۆڵ کارێکی دروستە. ئەوەش پرۆگرامە گو تایبەت بە ڕاست و هەڵە. ئەگەر باسی سێم ڕێکخستن بکەین ئەویش سیستەمی کارە. سیستەمی کار وەڵامی چەند پرسیارێکمان دەداتەوە. یەکەمیان چی بکەم؟ واتا منداڵەکە بزانێ لە چ شوێنێک چ بکات. ئەوەش دەتوانی بە هەمان شێوە مێزێکی دیاریکراوت هەبێ ئەو کەرستەیەی لێبێ. بنمونە منداڵ پازڵێکی لەو شێوەی دادەنەی لەسەر مێز و منداڵەکە لە بۆی ڕوونەکە چ دەکات لە زیاتی ئەوەی چەند کۆمەڵک کارت لەوێبی کۆمەڵک یاری لەوێبی یەک پازڵی خۆت دادنی و ئیشەکەی لەگەڵ دەکەی. و پرسیاری دووەم ئەوەیە کەی تەواو دەبێت. ئەلێرە دەتوانین ئایکۆنی تەواوبوون و دەستپێکردن دابنێ کە بنمونە
ئەوە زۆر گرنگە لە بۆ منداڵە کاتێک دەستمان بەڕاهێنانی کرد یاڵە دەست پێ دەکەین تەواو بووی کاتەکە ڕاهێنانەکانمان تەواو کرد ئایکۆنەکەی لە بۆ دابنین و پێش تەواو بوون چەند دانە بکەم ئەلێرە دەتوانین یەک لە تەکنیکەکان بەکاربێنین بەو شێوەیە بەنمونە ئەتو ئامانجت ئەوەیە منداڵەکە 5 دانە لەو پەزڵانە لە شوێنی خۆی دابنێتەوە بە تایبەتی لە بۆ ئەو منداڵانی کە تەحەمولیان کەمە و کەم دادەنیشن دەتوانی سوود لە شتێکی ئەو هاوەر بگری بەنمونە هەر کاتێک منداڵەکە یەک دانەی خستە شوێنی خۆی یەک دانەی لێرە دادەنێ زۆر باشە و هەر کاتێک بەنمونە دەتوانێت لێرە 5 دانەی لە بۆ جیا بکەوە هەر کاتێک منداڵەکە پەزڵێکی دانا ئەتو لێرە یەک دانەی دادەنێ لێرە کارەکە ڕوونە لە بۆ منداڵەکەی کە دەزانی چەند بکە چونکە بەشێک لەو منداڵانە ئەگەر لە بۆ 5 دقەشبی زۆر لەلایەن زەحمەتە کە دابنیشن و ڕاهێنانت لەگەڵ بکەن بەس لە ڕێی ئەو تەکنیکە یاخود دەتوانێت سوود لە داری مۆڵتەی وەربگری بەنمونە ئەویان ئاسانترە دەچەوێت 3 دانە پەزڵ دابنێ هەر کاتێک منداڵەکە پەزڵێکی دانا ئەتو یەک داری مۆڵتەی دەخێ شوێنی خۆی واتە کارەکەی تەواو کردیە دانەیەکی تر دادەنێ ئەتو یەک دانەی تر دەخێوە شوێنی خۆی واتە منداڵەکە دەزانێت چی دەکات و کەی تەواو دەبێ ئەوەی گرنگە لە سیستەمی کار کە وەڵامی پرسیارە چیتکەمان دەداتەوە کە پاشان چی ئەمن فێرکاریەکەم کرد پاشان چی دەکەم یەکەمیان بنمونە کاتێک دەچەوێت یەکەم جار منداڵەکە ڕاهێنان بکات سەرەتا فێرکاری دواتر یاری بەو شێوەیە وەڵامی هەر چوار پرسیارەکەمان دەداتەوە یەکێکی تر ئەگە باسی بەشی ڕێکخستن بکەیت یەکێک لە ڕێخستنەکانی ترمان بەکارهێنانی خشتەیە کە ئەوە زۆر گرنگە لە بۆ هەموو منداڵەکان بەکارهێنانی خشتەی هەفتانە و خشتەی ڕۆژانەیە بنمونە منداڵێک دەچێتە باخچە یاخود دەچێتە قوتابخانە ئەوە پرۆگرامێکی هەفتانەیە بنمونە لە کاتژمێر 2 هەتا 2:20 دقە وەرزش پاشان ڕاهێنان دواتر پشوو دەدەی هەر کاتێک منداڵەکە کردی لی دەکەوە لە ناو بۆکسی تەوابوون دایدەنین ئەوە لە بۆ پرۆگرامی بەنمونە دەتوانی لە سنتەر بەکاری بێنی یاخود ڕاهێنەر بەکاری بێنی بەڵام پرۆگرامی تاکە کەسیمان هەیە ئەلێرە منداڵەکە هەر کاتێک یەک لە کردارەکانی ئەنجامدا پێکەوە لەگەر منداڵەکە ئاماژەی پێ دەکەی و یارمەتی دەدەی وەرزش تەواو دای دەخێەوە ئێستا کاتی چیە ڕاهێنانی دەکەی و ڕاهێنانەکە تەواو دەبێ ڕاهێنان تەواو بوو دواتر منداڵەکە پشوو وەردەگری لە پشوو ئەو شتێک کە بەخۆی پێی خۆشە دەیکات ئەویش قەپات دەکەین ئەو پرۆگرامە چی تاکە کەسیە کە دایکیش بە هەمان شێوە دەتوانێت دروستی بکات و هەر کاتێک کە کردارەکەی تەواو کرد بەو شێوەیە دای دەخاتەوە و منداڵەکە تێدەگالەوەی ئێستا ئەوەی کە داوای لێکریا بە سەرکەوتووی ئەنجامی دەیە ئەگەر بێت و باسی ماڵەوە بکەین دایک دەتوانێت سوود لە پرۆگرامێکی لەم شێوەیە وەربگرێ بنمونە ئێستا کاتی لە خەو خەستانە منداڵەکە کە لە خەو خەستە قەپاتی دەکا ئێستا کاتی چیە پاشان نان خواردن کە نانەکەی خۆی خوارد منداڵەکە قەپات دەکا بەم شێوەیە دەتوانین سوود لە خشتە وەربگرین و خشتە لە بۆ ماڵەوە مامۆستا زۆر یارمەتی دەرە لە بۆ ئەو منداڵانەی کە بە گۆڕانی ڕۆتین تێک دەچن بنمونە منداڵێکمان هەیە کە 5 ڕۆژ داوامی باخچەی ساوایانی هەیە یاخود 5 ڕۆژ داوامی قوتابخانەی هەیە ئەگەر بێت و لەسەر ئەو خشتەیە دیار بێت کە ئەوڕۆ ئۆفیتی یاخود ئەوڕۆ نانستە باخچەی ساوایان منداڵەکە دەزانێت پرۆگرامەکەی خۆی چیە و کەمتر تووشی تێکچوون دەبێت پێنجەم بەشی ڕێکخستنمان سەر بەخۆیە ئەوەی گرنگە لێرەدا منداڵەکە بتوانێت بە سەر بەخۆی کارەکانی خۆی ئەنجام بدات ئێمە لە تیج
داوا لە منداڵەکە ناکەین کە بە تەواوەتی کارەکان ئەنجام بدە بەڵکو چاوەڕێ ئەوەی لێ دەکەین کە بەسەر بەخۆی بیکات ئەویش لە ڕێگای وێنەوە بنمونە بەسەر بەخۆی بتوانێت نان بخوات بەسەر بەخۆی بتوانێت جانتاکەی هەڵگرێ بەسەر بەخۆی بتوانێت پێڵاو لە پێ بکات و هیچ کات لە بۆ منداڵانی ئۆتیزم وایان لێ ناکەین کە زەختیان لێ ناکەین ئەوان بگۆڕێن ناچارکردن نییە بەڵکو تۆی ڕاهێنەر یاخود تۆی دایک و باوک وا لە ژینگەکە دەکەی کە منداڵەکە لەگەڵ ژینگەکە بگونجێ بنمونە منداڵەکە کە دەزانی ئەو منداڵە بەوێنە باشتر تێدەگا وەک لەوەی بە زارەکی و بە هاوارکردن و بە زۆر لێکردن وێنەی لەگەڵ بەکاربێنە کە هەم یارمەتی دەرە لە بە ئەوی پرۆگرامەکەی خۆت بە باشتر بەڕێوە بچی و هەمیش منداڵەکە ئاسانتر کارەکەی خۆی دەکات. زۆر باشە. ئەوە تەواوی بابەتەکانی نەم پرۆگرامی تیج کە لە چوارچێ و سنوورێکی دیاریکرا دەتوانێت خێزان هەم ڕاهێنە لە ناو سنتەر و ناوەندە ئاکادمیەکان دەبەکاری بێنێت. بەڵێ. ئەگەر ئەو پرسم مامۆستا بە ئەو زانیاریشمان هەبێ مەرجی تەمەن هەیە لە داخل بوون بە پرۆگرامی تیج؟ تیج هەم لە بۆ منداڵی پێش تەمەن هەم لە بۆ منداڵی ئاسایی بەکاردێ هەم لە بۆ منداڵی خاوەن پێداویستی تایبەت بەڵام لە بۆ منداڵی خاوەن پێداویستی تایبەت و ئۆتیزم زیاتر سوودی لێ وەردەگیرێ و لە بۆ تەمەن هەر لە تەمەنی 2 ساڵیەوە هەر لە سەرەتای تەمەنەوە دەتوانی بەکاری بێنی هەتا وەکو تەمەنی گەورەی واتە تەمەنێکی دیاری کراومان نییە بەڵام منداڵ کە تەمەنی بچووکترە ئاسانتر فێر دەبێت ئەگەر ئەو هاژینگەکەی لە بۆ بڕەخسێنی و هەموو شتەکان بەوێنەوە بە ڤیژواڵ تێبگات ئاسانتر دەبێت لە بۆ قۆناغەکانی دواتر کە تەمەنی دەستە سەرێ دەچتە باخچەی ساویان دەچتە قوتابخانە ئەو کات فێر بووە ئەو منداڵە بەسەر بەخۆی پێڵاوی لە پێ بکە فێر بووە بەسەر بەخۆی جانتاکەی لە شام بکە کات و پێش وەختە بەوێنە فێرت کردیە. زۆر باشە. هیچ شتێک مامۆستا ئاماژەی پێ بکەیت؟ ئەوەی گرینگە کە پەیامم لە بۆ داکوبابەکانە داکوباب باشترین ڕاهێنەری منداڵەکەیەتی دەتوانێت زۆر بە باشی پشتیوانی منداڵەکەی بێ دەتوانێت زۆر بە باشی یارمەتیدەری منداڵەکەی بێت لە جیاتی ئەوەی وا هەست بکات کە ئەو منداڵە بارگرانیە یاخود ئەو منداڵە تەنها لە سنتەر یاخود لە قوتابخانە فێر دەبێنە تۆی دایک تۆی باوک باشترین ڕاهێنەری بە تایبەتی ڕووی دەمەم لە دایکەکانە چونکە کاتی زیاتریان لەگەڵ منداڵەکان هەیە بنمونە کات و منداڵێک دەنێریە سنتەر لەوانەیە 5 کاتژمێر لەوێ بێ یاخود 3 کاتژمێر 4 کاتژمێر لەوێن دەربێ بەڵام 20 کاتژمێرەکەی دی لە لای خۆتە دەتوانی بە سوود وەرگرتن لەو ڕێنماییانی کە مامۆستا پێ دەدات یارمەتی منداڵەکەت بدەی و بتوانی بەرەو دۆخێکی باشتر و باشتری ببەی. هەر هەبن مامۆستاگان هەر بێزانیاری کابرەکەت دەربێڵ سەلامەتی زانیاریەکانی ناو ئەم بەرنامەیە بۆ منێژ باش بوون ئەزمونێکمان هەیە جایەوەی کە هیچ خێزانێکی زانیاریەکی نییە خوڕاهێنەرێک لە سەرەتای دەستپێکردنی کارەکەیەتی لە ناوبارەکەدا. سپاس مامۆستا خەلجە بۆ کارکردن و بۆماندووبوونەکانی کە ئەم هەموو بابەتی بۆ ئامادەکردوین. سپاس بۆ ئێوەی بینەر سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر لەگەڵتاندا دەم شاد بەختەوەرمان خواتان لەگەڵ.